خۆشیژی دوور خستوەتەوە هەواڵی دنیا لەبیر چۆتەوە دەمێک یارە مات و خامۆش لێم مەپرسن بۆ مەست و سەرخۆش خۆم لە خۆشیژی دوور خستوەتەوە هەواڵی دنیا لەبیر چۆتەوە نازانم دنیا ڕۆژەیە شەوە دڵ پڕ لە ژانم چاوم بێخاوە یادگاریەکانم هەر لە دڵمایە فرمێسکی چاوم وەکو دەریایە نازانم دنیا ڕۆژەیە شەوە دڵ پڕ لە ژانم چاوم بێخاوە یادگاریەکانم هەر لە دڵمایە فرمێسکی چاوم وەکو دەریایە بەزێبێن ئەم مێش و ژانە دوا ساتی عەشقە و گەڵارێزانە بابێک نەمری بەمدا بڕانە ژینم بە پێتۆ سەختە گریانە ئیتر بەس بێن ئەم مێش و ژانە دوا ساتی عەشقە